بڵێن بزانم ئێوە بە کەڵکی چ کارێک دێن ها؟ هەڵدەستی من گاڵتە جاری خاڵۆنی مەزەل من تەنها بۆ ئەوە هاتم گوێی لێ بگرم خاڵۆ ئەو پیاوە دوژمنی تۆیە ئێستا تۆ پێمان بڵێ بابزانین تۆ بە کەڵکی چ کارێک دێی باشە دانیشە 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 تۆ جگەلەکەمی پیسایی بە دەوری پیاوێک بە کەڵکی چ کارێکی دەدەی ها؟ لەگەڵ تۆ هەموو شتێک یاریە وانە هەموو شتێک تاقیکردنەوەیە ئێستا شتێک دەڵێم دەتوانی پەنجە ئەنجامی لێ دەربینی؟ باشە بۆ سەبیر دەکەمەوە ئێمەت بان کردۆتە ئێرە تا متمانە بە کێ بکەی کێ بگری یان ئەو تا بە دوای خاینێکدا دەگەڕێن لە نوانماندا ها؟ بۆ ئەوە ئێمەت بان کردۆتە ئێرە بە دوای وشەیەکی ناودەممان دەگەڕی هیچ مەگەڕێ ڕاست ڕێگا بگرە کێ لە ئێمە لەوانەیە خائین بێ ها؟ کێ لە هەمووان کەمتر ئەزاری خۆش دەوێ؟ کێ بە دوای ڕێگە چار ڕادەکا؟ من درێژەی مەدەنێ تۆ بیڕێ ئەزەر نا من هەڵدەسم تاوەکو لەو گومانە ڕزگارم نەبێ نایەمەوە نا دانیشە هەر ئێستا دانیشە ئەی تۆ من لەگەڵ عومەرم بەڕاستی تا هەتا مردن کێ هەتا مردن ئەیشە کێ داوات کرد پەیوەندی بکەم بارودۆخەکە وەک پێویست نییە هەمویان بکوژم یاچی بکەم کێ لێیە؟ هەمویان ناویان ئەزەل ڕامیز ئازاد جەنگیز عەلی و ئایشان کچی دەبەنگ کچە بچکۆلانە دەبەنگەکەی من بیان کوژن چاوەڕێی چی دەکەین ئەزەل؟
لەوانەیەوە شتێکی گرنگ نییە. دەگەڕین. دەزانیەوە کە مرۆڤ هەر ڕۆژە شتێکی نوێ لەبارەی خۆیەوە دەزانێ. دەزانی ئەمڕۆ چی فێر بووم؟ دوایە و هەموو ساڵە کەنعەم بیرکانیش وەکو مرۆڤەکانی تر خەڵکی لاوازی زۆر ترسناکی هەیە. تەنانەت بیرۆکەیەکی بچووکی شت نییە دەربارەی ئەو شتانەی وتم، وانە؟ چێرس. خاڵۆ لە تاقیکردنەوەکە دەرچوین؟ هەر ڕۆژە و تاقیکردنەوەیەکە خوارزە، هەر ڕۆژە و تاقیکردنەوەیەک. من بە ئێوەم وت خاڵۆ من تا ئێستا وەڵامەکەمم وەرنەگرتووە. یەکێ لەوانەی ژوورەوە سنوورێکی ڕاستی هەیە برادەرەکەمان. نقەی لێوە نەهات تا کۆتایی. باشە خاڵۆ ئۆتۆمبیلەکە گەڕایەوە بمزانەیە چی دەبوو. لە دوو سخاینەکەمان بناسیایەوە بارەیم چوونای بە بەهەشت. ئیتر پێویست ناکە بچین بۆ هیچ شوێنێک خوارزە. دەزانی بۆ؟ چونکە هاتوونەتە کەنداوی خۆمان خوارزە، کەنداوی خۆمان.